بەرنامەی بازنەی کاندید وەکو لە پێشێک باسمان کرد ئێمە ئەمڕۆ لە پایتەختی هەرێمی کوردستانی دیارە لێرەش دوو کاندیدی لیستی کۆمەڵی دادگەری هەیە ئێمە ئەمڕۆ لەگەڵ ئەوان دەبین بۆ ئەمەڵقەیە لەگەڵ مامۆستا عەبدولستارین سەرەتا پروفایلێکی مامۆستا دەبینین پاشان درێژە بە گفتوگۆکەمان دەبین. عەبدولستار مەجید قادر ساڵی 1970 لەدایک بووە، خاوەنی بڕوانامەی بە کالۆرسە، زمانەکانی عەربی و فارسی و ئینگلیزی و ئەڵمانی دەزانێت. شارەزایی هەیە لە بوارەکانی بەڕێوەبردننی گشتی، مافی مرۆڤ، سیاسەت و پارتی سیاسی، کۆمەڵگەی مەدەنی. لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بووە. ئێستا سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەریە لە پەرلەمانی کوردستان. هاوکات کاندیدی ژمارە 32 بازنەی چواری خۆرهەڵاتی هەولێرە بۆ هەڵبژارنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. جارێکە سڵاوتان لەبێت. مامۆستا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوەش، یاخۆ بەخێر بێن. ڕاستەخۆ پرسیارێ دەست پێ دەکەم. مامۆستا عەبدولستار ژیانی ڕۆژانەی چۆنە؟ بەڵێ بەناوی خوای بەخشندە میهرەبان بەخێر بێن، خۆشحاڵین بە دیدارتان و بە دیداری بینەرانی خۆشەویست. هیوای لەش ساغی و سەرکەوتن بۆ هەم لایەک دەخوازم. وەڵام من دیارێک لە پەرلەمانی کوردستانم، ڕۆژانە داوامی پەرلەمانمان هەیە، هەم وەکو فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ئیش و کاری زۆرمان هەیە لە پەرلەمان، هەم وەک سەرۆکی لیژنەی کشتوکاڵ و ئاودێری پەرلەمانی کوردستانیش. لەوێ بێگومان هەم خەڵک داواکاری هەیە و خەڵک کێشە و گرفتیان هەیە، لەوێ پێشوازان لێ دەکەین و بە دوواداچوون بۆ ئیش و کارەکانیان دەکەین و لە هەمان کاتدا وەک فراکسیۆن و هەم وەکو لیژنەی کشتوکاڵیش زۆرجار بەڕاستی دەرچوونی مەیدانیمان هەیە بۆ بەسەرکردنەوەی زۆر باشە گوێگرتن لە خەمەکانی هاوڵاتی. بەڵێ بێگومان ئەیا ئەو فەرمانگە و وەزارەتانێک کە پەیوەندیدارن بە بەتایبەتی لیژنەکەی ئێمەوە سەردانمان کردوون بە دوواداچوونی ئیش و کارەکانمان کردووە و پاشانیش ئەم کە دێمەوە زۆر جار بەڕاستی دێمەوە ئێرە. بەڵێ دیارەمە مەکتەبی تایبەت بەخۆتە. بەڵێ لێرانش حەقەتەن ئەم ڕۆژانە دوای دەوام دوای سەعات 3 ئەوانە پێشوازی لە میوان دەکەم خەڵک دێن ئەوەی کە پەیوەندی بە کشتوکاڵەوە هەیە و پەیوەندی بە پەرلەمانەوەی پەیوەندی بە داواکاریەکانی خەڵک هەیە کە بنوێنەری خۆت دەزانێ. هەندێ جاریش من نای شارمەوە لێرانە ئیش و کاری حزبیش کە من ئەندامێکی ئەنجومانی باڵام زۆر جار هەندێک ئیش و کار و داواکاری و کێشە و گرفتی ئەندام و کادیر و ئۆرگانەکانیش دێنەوە ئێرانە. بەڵام سەمە دەرخەریەوەیە کە بەڕاستی بە پرسیارەتی کە لەلایەن لایەنەکانی دیکەوە تا ڕادەیەک امتیاز بێ لای ئێوە ئەرکە. وڵای بێگومان ئەرکە و کاو بەکرد بە حکومەوەی کە من پەیوەندێکی کۆمەڵایەتی پتەویشم لەگە خەڵک هەیە بڕوا بکە خۆشنی بێڵێمە من لە ماڵەشە لە خزمەت خەڵکم، ینی خەڵک هەیە گرفتی هەیە خەڵک هەیە داواکاری هەبوو کێشەی هەبووە بەڵام سەمە لەسەر حیسابی دوێنێ هەر خانەوادە نەبووە. بێگومان دوێنێ هەر بۆ خۆشی کچێکی کچکەم هەیە ئەم ساڵ چۆتە مەکتەبێ 3,000 هاتە لام. کاک فاروق عەلی خۆمان گوتی کاکەوە چێ ناتبینێ گوتم نەبەخوای ینی ئەغلب ینی کە دەسمەوە یا مەسەلە کە میوانم هەیە دێمە لایەن ئەوانە خەوتون. بەڵام بێگومان بەڵام ئەمە بڕوان بۆی هەیە کە مرۆڤیان بەرپرسیارەتی وەرنەگرێ نەیخاتە سەرشانی خۆی یا بە شێوەیەکی ڕێکوپێک و بەڕاستی بە جددی بە دڵسۆزی بە خەمخۆری لێبڕاوانە ئەوەندێک کە بەرپرسی خەڵکە لێ ببڕێ و کاتی باشی بۆ تەرخانکاو و پێویستە ماندوو بێ. بەڵێ دیار بەسەمە لەم بەرنامەدا گفتوگۆ جددیمان دەبێت لەسەر هەڵبژاردن و کاندیدەکانی کۆمەڵی دادگەری و خۆ ئامادەکردن بۆ پرۆسەی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بەڵام لەرێ دەمەوێت دەرفەتەکە بخوازم مامۆستا تا چەند توانیوێتی لەگەڵ ئەم هەموو شکارەی هەیەی خۆی ئامادە بکات بۆ ئەم بانگەشەی هەڵبژاردنە کە لە ئێستادا بەس چڕی دەستی پێکردووە لە هەموو شار و شارۆچکەکان. یەکەم شت بەڕاستی بەناوی خوا دەستمان پێکردووە و پاشانیش بە پشتگیری و بە پشتیوانی ئەم خەڵک و جەماوەرە. من بەڕاستی جارێ هیچ شتێکی ئەوتۆم نەکردووە بانگەشی هەڵبژاردن بەنسبەت خۆم بڕوان بەوە هەیە کە ئێمە 4 ساڵ لە وەزارەت خزمەتمان کردووە و 3 ساڵیشە لە پەرلەمان بێگومان هاوڵاتی ئەزمموی ئەوەی لە بەرچمان هەبووە و خزمەتیشمان کردووە
و پێشتر بەڕاستی من لە ساڵانی هەشتا و حەوت و پێشمەرگە بوومە بۆ بەرکردن لە میلەتە لە ڕزگارکردنی ئەم خاکە لە لوتشکاندنی ڕژێمی بەعەس من پێم وایە بەڕاستی هەر ئەوەندە کە خەڵک بزانێ ئەتو کاندیدی بەس بەشی ئەوەندە لەناوی دیکەم بەڕاستی پێویستم بەوە نییە بێم خۆم بە خەڵک معرەفی بکەم بڵێم وا دەکەم و وا دەسم و کۆمەڵێک بەڕاستی کۆمەڵێک خاڵ ڕیزکەم بڵێم ئەم ئەوانە هەموو جێبەجێ دەکەم کە ئەمە گوتومە ینی ئیوا هەیە ئەوەندەی خاڵ ڕیز کردووە ئەوەندەی شتی گەورە باس کردووە هەیە بڵێن زۆر گەورەدا ئایا بە ئەمریکا جێبەجێ نابێت نەخێنەوەڵام پێم وایە ینی دەبێ هەڵوێست و کردەوە و کارەکانی ڕابردووت سلمێنەری ئەوە بێ و ینی شاهدی داهاتوشت بۆ بدا بۆ ئەمە گوتومە خەڵک تەماشا ڕابردوومان بکەن ئینجا برە لە داهاتومان بدەن ئەوە بەس مامۆستا با من لێرە پرسیاری کەت لێ بکەم بۆچی خەڵک هەوڵ نادات بەڕاستی بەو ڕێژە بەرچاوی کە هەیە چونکە بەڕاستی سەرلایەنی ئیسلامیەکان لە کوردستاندا وەختە بڵێن لە ڕێزبەندی دواوە بۆ خەڵک متمانە بەلایەنی ئیسلامیەکان نابەخشێت وڵا ئەمن لەگەڵ ئەویان لەگەڵ نیم کاو بکەم پێم وایە لایەنی ئیسلامیەکان لە پێشەوەی ڕێزبەندی بەس مامۆستا لە کورسی پەرلەمان وام پێ ناڵێن بزاد عرض دەکەم ئێستا بەڵێ ئەم دڵنیا بەگە هەڵبژاردنێکی بێ ساختە بکرێ بێ ساختە و خەڵک ئازاد بێ چاوسورکردنەوە نەبێ یعنی دەزانی ئێستاش خەڵک لەم شارە ینی بە منی گوتو ینی هاوڵاتێکی ئاسایە بەڵام فەرمانبەرە یا بەسەرم بەرژەوەندێکی لەم شارە هەیە گوتێتی کاکە من خۆم دەنگت پێ دەدەم ئەوانەی کە دەشەناسم بە تایبەتی و بەنهێنی پێیان دەڵێم و تەرجیعیان دەکەم بەڵام بەڕاستی ناتوان بانگەشی ئاشاد بۆ بکەم کاکە بۆ ناتوانین دەڵێ کاکە بەخوا دەترسێ بەڵام بۆ ئەم جارە ئەگەری تەزیز کەمتر نییە عرض دەکەم با باسی ئەوە دەکەم دوو هۆکار هەبوو هەمیشە هۆکاری یەکەم تەزویر و ساختەکاری هۆکاری دووەم ترساندن و بەشێکیشی تەماوە بەرنانیش هەبووە با هەڵبژاردننی بێ ساختە بکرێ و با خەڵک چاوی لێ سوور نەکرێت و هەرسەنم پێم ئەم چاو سوورکردنەوەش بەڕاستی تا ڕادەیەکی زۆر بەسەر چووە زۆر چاویان سوور کردو ئێستا ئەم چاوی سوور نەماوە بەڵام ئەندازەیەک هەیە ئەمە دەڵم ئەگەر بێ ساختەکاری بکرێ و لە کەش و هەوایەکی ئارام دابێ دەبینەوە ئەگەر ئێمە لە ڕێزبەندی یەکەم نەبووبین ئێمە دیارە شایستەی کە خەڵک سزامان بدا بنمونە کاگە بکرجیان لە هەڵبژاردننی 2010 کۆمەڵی دادگەری لە سلێمانی داتاکانی لای کۆمیسیۆن ئێمە نزیکەی 4,000 دەنگمان لە پارتی دیموکراتی کوردستان زیاترە چونکە لەوێ ساختەکاری پێ نەکراوە لەوێ ئەوانی کە بەرژەوەندیشان هەیە ناتوانێت چاوێن لە سوورکاتە بڵێ بەرژەوەندەکانتان دەکەوێتە مەترسیەوە بازرگانیتان دەکەوێتە مەترسیەوە سەرمایەتان دەکەوێتە مەترسیەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا پارەی باش دابش کردووە خانەنشینی زۆری هەیە فەرمانبەری زۆری لەوێ هەیە دامەرزاندون لێرانە یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە لە 2014 ئێمە هەر لەو بازنە ئێمە 35,000 دەنگمان هێناوە یەکێتی 20,000 نهێناوە لە 2010 وەکو ئێمە هێناوە چونکە ئەویش لێرە ناتوانێت ساختەکاری بکە و ناتوانێت بەڕاستی زۆر بکە بەڵام ئەویش لێرە فەرمانبەری هەیە و خانەنشینی هەیە و خەڵک و جەماوەری باشیشی هەبووە ئەوە کاگە بە کەسەلمێنەری ئەوە نییە کە ئێمە لە ڕیزی پێشەوەی بێگومان بەس مامۆستا یەک شتێ بەڕاستی ئەقەتێکە باسی پەرتەوازی لایەنی ئیسلامیەکان دەکرێت وەڵامی ئەو پرسیارەم هەگرە دەڕێن بەرەو پەرلەمان لێ درێژە بە گفتوگۆکەمان مامۆستا لەگەڵ شۆفێریە چۆری ئەمن لە ساڵی 1986 و حوتەوە ینی پرسیارم لێ خوڕیوە ئەس بە شۆفێریت بەڵێ ڕێوەڵا ئەی هەبوو خۆت شۆفێری بکەی بۆ ڕێگایەکی دوور دەرەوەی هەولێریان چی بەڵێ ڕێوەڵا بێگومان زۆریش بەڵێ مامۆستا دیارێستا جەنابەت بەڵام بەڕاستی ینی تێبینیم لەسەر شێوەی شۆفێری بەڕاستی شوفێرەکانی هەرێمی کوردستان هەیە بەداخەوە ینی کەمتر پابەندن نین پابەندن بە ڕێنمایەکانی هاتوچوو پێم وایە ئەوەی کەم لە دەرەوە بینیمە ئەو شوفێرانەمان بچن لێوێ پرسیارە لێ بخڕن مەگەر چۆن دەنا تاکوتەریان دەرناچن ڕاستە مامۆستا هەر ئەوە شوای کوردی ڕاستە ڕووداوەکانیان چۆن لەم ڕۆژانەدا زۆر بێت ێزگار زۆر
مامۆستا بەڕێز ئەگەر بینەوە سەر باسی بانگەشە و پرۆسەی هەڵبژاردن دڵنیا مامۆستا ئەمە پرسیاری بەشێکی زۆری خەڵکە لە لانە ئیسلامەکان دەکرێت دەگوترێت چەند کەسێکن لە شوێنێکەشم پرسیارەت لێکراوە بێگومان چەند کەسێکن دیاریکراون هەر ئەمانە بۆ پۆستانە کاندید دەکرێنەوە بەڕاستی مامۆستا دەمێ بزانم ئێوە ئەوەنە وێڵن بە دوای پۆست و پلەیە یان کەسی کەنیە بێتە پێشەوە مەسەلە چییە بۆ ئەوە لەناو کۆمەڵی دادگەریدا ئێمە ئەوانێک کە کاندید کراوین هەمومان ینی حزب کاندیدی کردووی و لە سەرکردایەتی بەلانی کەم کۆمەڵی دادگەریەوە پێشنیار کراوە پەسەند کراوە وێڕای ئەوەی کە ئۆرگانەکانیش هەمان داوایان لە یەکەیەکی ئەم کاندیدانە کردووە کە بەنی مڕەشەح بن پاشان کۆمەڵی دادگەری بە دوای ئەوەی داناگەڕێکە بڵێ بۆ نمونە ئەوە ئێستا فلان کەس سوودمەندە لە ڕۆداریەکەیەوە و لە ڕووی پۆست و پلەوە با کەسێک کە سوودمەند بێ ئمە بڕۆمە بۆی نیە بەڕاستی ئمە بڕۆمە بۆی هەیە کە بەبەستمەوەنێ کە من ئێستا تێدام پێم خۆشنی وا بڵێم بەڵام وەکو سەرکردایەتی قسە دەکەم ئێستا ئێمە بڕۆمە بۆی هەیە کە هەوڵ دەین ینی کەسانێک کە دەتوانن متمانە و پشتگیریەکی زۆری جەماوەەر بەدەستبێنن و پاشان بتوانن بەڕاستی ئەم ئەرکەی کە دەخێتە سەرشانی جێبەجێکەن ئێمە بەڕاستی بڕۆمە بەوەی هەیە ئەو ینی تێڕوانینەم پێم وایە ئەوە دەسەڵات بۆ هێندەی خەڵکی دروست کردووە کە کاکە فڵان کەس ئەوە بۆ دیسانەکە کاندید کراوەتەوە و ئەوە قۆڕخکاری نییە ئەم پێم وایە هەر کاتێک کە پۆست و پلە بوو بە هەڵبژاردن نەک خۆی بسەپێنێ یان تەعین بکرێ ئەو کاتە بەڕاستی قۆڕخکاری تێدا نییە و پاشە من یەک داوام لە خەڵکو جەماوەرە باشە بۆ یەخی ئەم دەسەڵاتە ناگرن کە نەگیانی ئەوە 30 ساڵە حکومڕانن دەسەڵاتدارن لەم هەرێمی کوردستانە و بە هەموو ئەو نەهامەتێککە بەس خەڵکیان هێناوە بەڵکو هەیە 50 ساڵە بەرپرسە لە وڵاتە لەم حیزبانە هەیە 6 ساڵە بەرپرسە باشە بۆ ڕلوانە ناکەم بڵێن کاکە ئێوە بۆ فۆکەسە ئیسلامەکانە بۆ چاو لێ خۆی بەشێکی هۆکارێک بۆ دەگەێت و خەڵک چاوەڕوانی لە ئێمە زۆر حەقی خۆیانە حەقوانێک لێ بکەن ڕخنە بگرین بەڵام لە هەمان کادا ئێمەش حەقمانە کە ڕوونمان کردەوە لێمان وەربگرێن و لە هەمان کادا بەڕاستی بە فۆکەسیش بخەنە سەر ئەوانەی دیکە کە هەموو شێشان قۆڕخ کردووە ڕاستە مامۆستا پرسیاری کەشەیە بەڕاستی ئەمەش زۆر دەگوترێت هیچ جیاوازیەک لە نێوان لانە سیاسەکاندا لە نێوان کاندیدەکاندا هەمویان لە پێناوی بەرژەوەندی خۆیان و بەدەستێنانی ئیمتیازاتێکی زۆر دەچن بۆ پەرلەمانی عێراق ئایا ئێوە بەڕاستی بۆ ئیمتیازات دەچن یان ئێوە ئەگەر بەیانی بچن بۆ پەرلەمانی عێراق ئەو بڕە شایستە دارای لێ وەردەگرن چی لێ دەکەن ئێوە وەڵی جارێکاو بەکرد ئەم پێم وانە ئەوە هیچ ئیمتیازێکی تێدا بێ لێرە کەسێک کە پەرلەمانتارە ئەم باسی خۆم بکەم پەرلەمانتارە سەرۆکی فراکسیۆنە و سەرۆکی لیژنەیەکی گەورەی پەرلەمانی کوردستانە لەناو خەڵکو جەماوەری خۆتی لەناو ماڵ و منداڵی خۆتی بەڕاستیانی باش ئیمتیازی چی تێدایە حەزەکەم بیزە ئیمتیازی چی تێدایە لێرە بچێ مەسەن هەموو هەفتەی 3 ڕۆژ 4 ڕۆژ 5 بچێ بە بەغدا بێتەوە ئیمتیازی چی تێدا کە لەگەڵ قەوم و خەڵکێک تعامل دەکەی بەڕاستی ینی جیاوازن لە ئێمە زۆر شتیان کولتوریان لە ئێمە جیاوازە طبیعەتیان لە ئێمە جیاوازە کاکە ڕەنگە چاویان بێ ئێمە هەڵنێ ئێمە حەقەتەن شەهیدمان لەو ڕێگەی داوە کاکە ئێمە مامۆستا محەممەد ڕەزا بەغدا شەهید کراوە کاکە ئێمە مامۆستا ناسە بەڕەحمەت بنیاخوا لەم ڕێی وەفاتی کردووە کاکە ینی ئێمە ینی ئیمتیازاتەکە چیە پێم خۆشە بزانین ڕەنگە کەسێک ئەگەر لە ڕۆ مادێکەوە تەماشاکە کە هەڵبژێدرێ بۆ پەرلەمانی عێراق بڵێن کاکەوە یەکەم جار هەڵبژێدرا و چاوی ئیمتیازاتە بەس ئێمە چامان ئیمتیازات نییە ئەو مامۆستا ئەحمەدە پەرلەمانتار بووە کاک سۆران بوو پەرلەمانتار بووە مەسم بەندە پەرلەمانتار بوومە ینی بەخوا کاچی خۆم ئەمە بیرکردنەوەیکی گچکەیە تەسکە ئەم پێمە لە ئاوێنەیەکی ڕەشەوە تەماشا قەزەکەی دەکرێت و بۆشیان دروست کردوون واتە بە ئامان پێمە خەمی زیاترە خەفەتی زیاترە ناڕحەتی زیاترە و ینی ئەوەی کە ئەمەی قبول کردووە جۆرێکە لە مغامرە خەڵک بەڕاستی لەم دەسەڵاتە نیگەرانە و لەم دەسەڵاتە پڕە و بێئومێد و بێهیوای کردوون بەڵام پێم وایە دەبێت خەڵک وا بیرکاتەوە کە ئایا بایکۆت چارەسەرە ئەگە بایکۆتکردنی هەڵبژاردن چارەسەر بێ ئێمە پێشمو کەس بایکۆتی دەکەین بزانین چارەسەرە و کێشەیەک چارەسەر دەکا و خەڵک بە ئاماز دەگەێنێ و
داواکاریەکانی خەڵک جێبەجێ دەکات لە هەموو ڕێکاریش کە ئاسانترە ئەمە یعنی ئاسانترین هەڵۆز بایکۆتکردنە بەڵام پێم وایە بە بایکۆتکردن ئەوانە پاداش دەکرێن و خزمەتیان دەکرێت و قازانج دەکەن مەدانەکە چۆڵ دەکرێت بە خەڵکیکە پێیان خۆشە کاکە حەز دەکەم بیزانی بڕۆ فەرمووی ئێستا لەم هەولێرە نزیکەی 120,000 کارتی دەنگدان وەرنەگیراوەتەوە ئەم پێم وایە خەڵک سێبەری گرێت لەبەرەوەی کە هەبەلانێکم وەری نەگرنەوە کاکە بە خراپ بەکاری دێنن زۆر ئاسایە ینی هەوڵ بدەن تەزویری پێ بکەن ئەم پێم وایە خەڵک هەتا باشتر بچێ بۆ دەنگدان و دەنگی زیاتر بدا ینی دەرفەتی گەندەڵی کەمتر دەکاتەوە بەڕاستی و ئەو خودخواهی و خۆسەپێنی ئەوانە کەمتر دەکات و دیکتاتۆریەت لاواز دەکات بە حەقیقەت و ڕاستیش نییە بڵێ کاکە خەڵک هەمووکو یەک وایە کاکە کەی وەکو یەک وایە ئایا ئەوە کە خزمەتی خەڵکی کردووە ئەوەی کە هەڵوێستی هەبووە ئەوەی کە لە پێناو خەڵک باجی داوە وەکوی وایە کە زوڵمی لە خەڵک کردووە ستەمی کردووە کە مافی خەڵکی خواردووە کە موسەی بڕیون کە دایانوسێنێتەوە کە دایان کوژێ کاکە کە دایان گرێ لەسەر دوو قسەی حەق ئایا وەکو یەک واون وەکو یەک وانی نانی خوای تەعالی دەفەرمێ أفنجعل المسلمين كالمجرمين ما لكم كيف تحكمون مسلمان وكا ڕاستە و ساغە و خاوەن هەڵوێستە وەکوانن کە تاوان بارن چۆن بریاری وا دەدەن ینی چۆن قسەی وا دەکەن ئێوە بێگومان مامۆستا وەڵامی پرسیاری ئەوت نەداوە موچەکەتان چێ دەکەن هەڵیگری بۆ پەرلەمان لێ وەڵام دەیتەوە بەڵام ئەبزان مامۆستا شۆفێرەکەشت وەکو وەرشوانێکت باشە بەزەم تۆ لە ڕاودە شوانێکی باشیش بوویت ئەم لێرانە بەڵێ لە تیپی چوارچرا بووین ئەو کاتی ساڵانی 86 و 87 تا ئەو کاتێک بووم بە پێشمەرگە 85 و کە گەنج بووین بەڵێ وەڵا یاریزانێکی باش بووم لە کام هەڵ یاری دەکرد مامۆستا لە ناوەڕاست و زیاتر بەرە و بەنیزای من یەکێکیان ئەوەی ناوەڕاست ئێمە کاتی وا بوو لە لای کاک فازڵ عەباس کە بەڕاستی مدەڕیبێکی زۆر سەرکەوتوو بوو مامۆستا دیارە ڕۆژانە کات و دەی بۆ لێرە دەوامی فەرمی خۆت دەکەی ئەو مەلەفانە چین لە بەردەستدان کاروباری هاوڵاتیانە یان چی بەڵێ ئێمە ڕۆژانە دەوام لێرە دەکەین و بەردەوام ڕۆژانە هەمیشە خەڵک دێن هاوڵاتیان دێن چێشە گرفتیان هەیە داواکاریان هەیە و هێستەمی لێکراوە بەڕاستی لایەن دەسەڵاتەوە لایەن خەڵکەشی دەستڕۆیشتەوە ئێمەش بە دوواداچون بۆ داواکاری بۆ گرفتەکانیان دەکەیت چونکەم پێم وایە یەکێک لە ئەرکە گرنگ و سەرچیەکانی پەرلەمانتاروێک کە نوێنەی ڕاستەقینی خەڵک بێ بەدەم داواکاریەکانیانەوە بچێ و بەدەم کێشەکانیانەوە بچێ و بەڕاستی لە خزمەتیاندا بێ بەڵام مامۆستا شتێک سەرنجی ڕاکێشم کاتێکاتی نەژورەوە دەبینم پەیوەندیەکی کۆمەڵاتی گەرم و گوڕتە هەر لە پاسەوانی بەردرگاوە تا دەگاتە سەرەوە مەسەلە چی ئەم پەیوەندیە وڵی کاگە بکرێنم من بڕوان بەوەی هەیە کە و قەناعەتم وایە دەبێ سەرکردەی سیاسی کەسێک کە بەڕێوەبەر و مشورخۆری کاروباری خەڵک بێت کە ئیشەڵە ئەگەر ئیمە بەجێی خۆی بێوا بێ دەبێ ئەو کەسە سەرکەوتووە کە پەیوەندێکی کۆمەڵایەتی پتێو لێگە خەڵک هەیە مامۆستانێکیان لەوانەیە لە ڕووی باگراوەندی سیاسیەوە زۆر لێک جیابن چونکە بەڵێ بێگومان بەڵام ئەمن ئەو کاتێک کە لە وەزارەت بووم ئێستا کە لە پەرلەمانم قەت بەڕاستی ئەوم لێک نەداوەتەوە کە ئەم کەسە ینی ئینتیمای حیزبی چییە تەماشام نەکردووە کە ئەمە پارتی ئەمە یەکێتی ئەمە یەکگرتووە شوعیە گۆڕانە هەر کەسێکە بەڕاستی ینی مسلمانە غیری مسلمانە من حەزەکەم بیزانین کە لە وەزارەت بووین ینی ئەو تا ئەو برادەرانی مەسیحی هەن تەمانی ئێزیدەکان هەن وەک چۆن هاوڵاتێکی ئەم شارە ئەم وڵاتە تەبەن داواکاری هەبووە لەوانەیە هێندێزار بۆ ئەوەی کە وانەیەتە بەرچاو جیاوازی دەکەم بڕوا بکە زیاتر هەوڵم بۆوان دابێ ڕەنگە و داکۆشیم زیاتر لە مافەکانیان کرد بێ بۆ لە زۆر شوێنی ویستوان زوڵمیان لێ بکەن ئەمن هۆکاری و مەکرێ نەگەڕام زوڵمیان لێ بکرێ بەڵێ دیارە خاڵێکی جوانە مامۆستا ئەگەر هیچ دەبێت بەڕاستی کەسی ینی کەسێک کە کاربەدەستی خەڵک بێ کاگە بەکرد یەکێک لە خاڵە گرنگ و پرەنسیپە سەرچیەکان ئەوەیە کە دەبێت بێفەرق بێ مادام بەرپرسی هەمووانە بۆی هەیە بچێتەوە حیزبەکەی خۆی حیزبیاتی خۆی بکە کامل لەوێش بەڕاستی بڕوان بۆینێک ئێمە وەکو مسلمان وەکو ئیسلامیەک بڕوان بۆی نییە کە ئێمە ئەم ئاینی بەرنامەیە تەنها قۆرخ بێ بۆ ئێمە بۆ ئەندامان و کادیران و زەماوەری ئێمە ئاسان ئەوە دەبێ ئێمە قوربانی دەربین بۆ ئەوەی کە خەڵکی دیش لە ئێمە چاکتر باوەشی بێدا بکە و خزمەتی بکە و خۆشی بوێ زۆر باش مامۆستا بێمەوە سەر پرسیارەکەی خۆم لە خیاڵم داماوە پرسیارت لێ بکەمەوە ئەگەر بەیانی ئێوە بچن بۆ ئەنجومەی نوێنەران ئەو بڕە موچەی لێ وەردەگرن چی لێ دەکەن وەڵای من ئەوەی ئێرانە و ئەوەی پێشتر کە لە وەزارم چیم لێ کردو هەروە لێ دەکەم
چیتان لێ کردووە پێشتر؟ ئێمە بەشێکمان نیوەمان داوەتەوە حزب دارایی حزب چونکە ئێمە نوێنەری حزبین و حزب ئێمەی داناوە. دووەم بەشێکی زۆریشی بەڕاستی بۆ بەشیان لێ بەشەکە دەمێنێتەوە بەشێکی زۆریشی بەڕاستی بۆ خەڵکە بۆ هەژارە بۆ کەم ئەندامە بۆ پێشمەرگە بووە بۆ داواکاری خەڵک بووە. ئەم پێشم خۆشەوە لێرە کە عەبدولقاهر هەیە ئەم بخۆم هەر قەت پارەکەم وەرنەگرتووە ئەو وەریگرتووە لە وەزارەتی کوڕێکی کە وەری دەکرد کارزان بڕ بزان داخوا ئەو موسێ من چەندی لێ ماوەتەوە کە خەڵک زۆر زاوی باز دەکەن کاکەوە موسێکی باشتان هەیە هەڵسانیەوە تەڕادەیەک ئەو پەندەگوتیان جێبەجێ کردووە ڕاز بەوە لای شێردا بڕۆ وڵای ئێمە بێم نەتین و هەمیشە بێباکین لە هەمووی مەسەلە ئێستا من ینی دەڵم کاکە فەرمونون ئێمە لە وەزارەتی کشت و کاڵ من حێکمان هەبوو 7 ملیۆنی بووە لە ماوەی 3 ساڵ 3 ساڵ و 3 مانگ دەیکرد 292 ملیۆن و 500 هەزار دینار بسن ئەوە ژمێری یاری هەیە بسم بزان داخۆ چۆن خەرج کراوە هەمووی ماوەتەوە لێ دەر نووسەیەکی لای خۆشمە خەڵک پێی خۆش بتوانن بێ لە ماڕن تەماشایکە بزان داخۆمە پارەمان چی لێ کردووە بەڵام حەز دەکەم خەڵک پرسیاریش بکە بزان داخۆ وەزیرەکانی پێش ئێمە و وەزیرەکانی ئێستا چیان لێ کردووە ئەمن تەحەدا دەکەم هیچیان بتوانێت قایمی بڵاو کاتەوە ئەمن دوێنێ هەموو ڕاگەیاندوو کە ئێمە ئەو پارەمان چی لێ کردووە زۆر باشە مامۆستا بە کاروباری هەڵاتیان ڕانێک بەسمەوەیە تاوی دەکەن لە شوێنی کە بەسمەوەی کا بەکردیانی ئەوە هەر خاڵێکە لەو خاڵێکە دەکا کە جیاوازی ئێوە خەڵکی کە چیانی ئێوە چیتان کردووە جیاوازیتان چییە فەرقەتان چییە کاکە جیاوازی من چۆن چینیە هەر سادە ئێمە ئەو وەزارەتە هەموو دەرگاکانی گیرا بوو شوێنی کە وەزیرێ دەچۆ ژووری جیا بوو شوێنی فەرمانبەر شوێنی هاوڵاتی هەر نەیتوانی بەرپرسان ببینێ وەزیر هەر ببینێ ئێمە ئەو وەزارەتەمان کرد بە وەزارەتی خەڵک دەرگامان کردەوە جیاوازی نییە ئێمە کرێنەمانکاوە بەکرد ینی 3 سیارەمان هەبوو یەکم هەرە نووسینگەکە بەجێهێش لە شوێنی خۆی بۆ نووسینگە بۆ عەلاقات دەوێ نۆکەی تریش دوای تەسلیمی وەزارەتی کشت و کاڵم کردەوە لێم تەحەدا دەکەم وەزیرێکی پێش ئێمە سارێکی تەسلیم کرد بێتەوە بێزگە لەوانەی کۆمەڵی دادگەری بەیانی ئێوە دەنگی پێویست بەدەست بێنن نووسن بۆ ئەنجومەی نوێرانی عێراق پلان و پرۆژەتان چییە بە تایبەتی بۆ یاران پێم وایە یەکێک لەو چین و توێژانەی کە زۆر ستەمیان لێکراوە لە هەرێمی کوردستان جوتیاران هیچ بەڕاستی بڕە هاوکاریشیان نەکراوە بەڵام حکوومەتی ناوەندی حکوومەتی فدرال دامی بۆ جوتیاران هەر لە مێژینەوە بەڕاستی زیاتر بووە لە هەرێمی کوردستان ئێمە دەبێ هەوڵ دەین یەکەم ئەو بڕە شایستی دارایی جوتیاران کە ماوە کە من پێم خۆشە بیزانی ئەوەی کەوەریشمان گرت ئەو 268 ملیارە یەکەم کەس کە هەوڵماندا بەڕاستی بەندە بووە و لیژنەی کشت و کاڵ بووە بەڵێ وابزانام سەردانی پەرلەمانیشتان کردەوە ئێمە سەردانی پەرلەمانمان کرد سەردانی سەرۆک کۆمارمان کرد سەردانی وەزیری کشت و کاڵمان کرد سەردانی وەزیری بازرگانیمان کرد و لە کۆتاییدا لەگەڵ وەزارەتی بازرگانی وەکو لیژنەی کشت و کاڵ ڕێکەوتین کە ئەم پارێکە 555 ملیارە لای حکوومەتی عێراقیە نیوەی خەرج بکرێ و نیوەکەی دیکە بمێنێتەوە بۆ گفتوگۆی داهاتوو من سەرۆک کۆمار شاهێدا و وەزیری بازرگانی و برادرانی خۆمان لە لیژنەی کشت و کاڵ کە ئێمە تیمێک بچوین ئاخر ئیتیفاق ئەوە بوو کە یعنی حتا تعبیرە عەرەبیەکەش ماوە کە سەرۆک کۆمار گوتی فڵان کەس تو ڕازی بە ئەو نیوەی دیکە بتون بەو شەرتەی قەید المفاوەزات بێ وتیان باشە کاکە ئێمە ئەوە خەرج دەکەین على أن تبقى الباقي قيد المفاوضات يعني ئاوا ڕێکەوتین دوایی بەتاخەوە هێندێک لە پەرلەمانتار هێندێک خەڵکی ئێستاش نانی پیازی پێوە دەخوێن کردوانەتە کەرەستەی بانگەشەی هەڵبژاردن بەڵێ کاکە ئێمە کردومانە ئەخر حەز دەکەم بزانم چۆنیان کردووە بەڵێ ینی باشە ینی هەموو خەڵک دەزانێت تا ئێمە نەچوین باس و خواستین بابەتە لە گۆڕێ بوو کەس باسی دەکرد ئێمە چوین یانی ئەم باسەمان کرد ئێمە چوین بە دوواداچوونمان کرد هاتنەوە لێ ڕامانگەیان هەتا لیژنەی کشت و کاڵی خۆمان ئەو ماون گوتیان فڵان کەس مەیڵێ نەوەک عەرقلە دروست بێنی شتەکە کرابوو بەڵام دیاگوت بانێرن تا پارەکە وەردەگیرێ شاهدم هەیە من بەداخەوە من پێم دەبێت ئینسان ڕازگۆ بێت لە مامەڕێدا ڕازگۆ بێت لە قسەکردنیدا ڕازگۆ بێت لە هەڵبەستەکانی ڕازگۆ بێت لە هەموو گوتنیشی وإذا قلتم فعدلوا ئێمە بەڕاستی دەبێت هەوڵ دەین ئەم بڕە پارەی کاسوونیشی وەربگرین پاشانیش دەبێت هەوڵ دەین هەرچی ئەو شایستە دارایانێک کە بۆ جوتیاران خەرج دەکرێ
ئێمە هەوڵدەنێک حکوومەتی عراق ڕێکەوین کە بۆیان خەرج بکەن مافی خۆیانە چونکە ئەو سێکتەرێکی گشتیە پەیوەندی بە هەموو هاوڵاتیانی عراقەوە هەیە من پێم وایە ئەوەی کە دەتوانین بیکەین لە عراق بەر لە هەموو شت کە پێم وایە ئاماژەم پێکرد کە هەموو ئەوانە وەختێک دەتوانین بەدی بێنین کە پەیوەندێکی تەندروست لەگەڵ حکوومەتی فێدراڵی مامۆستا بۆ ئێستا پەیوەندەکان تەندروست نیە لەگەڵ حکوومەتی فێدراڵی پەیوەندەکان یەکەم پەیوەندەکان پەیوەندی حزبین پەیوەندی شەخسین پەیوەندی لەسەر ئاساسی مؤسسات نییە پەیوەندی لەسەر ئاساسی وەرەقەیەکی عەمەلیە وەرەقەیەکی هاوبەش کە هەمووان لەسەر ڕێکەوین کە گفتوگۆ لەسەر لایەنە کوردەکان کەم تەرخەم بوون لە بابەتە لە ڕابردووە ئێمە چەند جار ئێمە کەم تەرخەم نەبووین ئێمە چەند جار کۆبوونەوە بەڵام کراوە مامۆستا ئێوەش بەشێک نەبوون لە پرۆسەی سیاسی لە عراقدا بەشێکین بەڵام تەماشای ئێمە چەند جار کۆبوونەوە کراوە کۆبوونەوەی حیزبەکان ڕێککەوتوین لەسەر چەند خاڵێکی هاوبەش کە ئێمە هەمووان بەم ئارەسەی کار دەکەین و وەفدی هاوبەش پێک بهێنرێ و ئەوە وەرەقەی عەمەلی ئێمەیە ئەو بەرنامەی استراتیژی ئێمە لەگەڵ حکوومەتی فێدراڵ کۆبوونەوەی کراوە یان نەکراوە دوای ئەم دوو حیزبە بەڕاستی بەداخەوە لەولا سوڕانەوە بە شێوەیەکی نهێنی گفتوگۆیەکان دەست پێ کرد لەگەڵ بەرپرسانی عراقی فەشەل لەمە گفتوگەکان چۆن ئەمە بە ئەنجام دەگا چۆن مافی گوت ئاوا بەدەست دێ بێگومان نەکەرەوە چەند جار بینیمانە وەفدی پارتی وێچێتی بەجیا لە بەغدایە بوون لێ کاتدا ئایا ئەمە مافی کورد بەدەست دێنێ ئەمە بۆ بابەتە نیشتیمانی نەتەوەیەکانە ڕاست یا بۆ بابەتە حزبی شەخسیەکانە ئێمە گوتمانە کاکە با بین ئەگەر ڕاست دەکەن ئێوە دەتانەوێت کە باسی کوردایەتی دەکەن باسی پرۆژێکی نیشتیمانی دەکەن فەرمون بە ئیسپاتیان کردووە لە ڕابردوو کەمە بەڕاستی هەموومان دڕدۆنگی ینی متمانەمان نەماوە کە ڕاست بکەن فەرموو کاکە وەرەقەیەکی هاوبەش یا کاکە فەرموو مافە یاسایی دەستورەکان هەیە لە لای حکوومەتی عراقی بابین ئێمە هەموومان کارەسەوی بکەین بە هەیئەتێکە بێ بۆ ئەوە کە ئەو مافانە بەدەست بێنێ دەگا بە ئەنجامیان ناگا بە ئەنجام بە ئەو ڕای بگەینێ بە ئەو بەرپرسیاری بەڕاستی نەک زۆر باش نەک لە هەرێمی کوردستان تا ئێستا بەداخەوە بەرپرسی حزبی ینی ڕاگەیان کە علاقەمان لەگەڵ بەغدا باشە یا خراپە یا تێکچوو زۆر باش مامۆستا بەڕێز ئێمە بەرەو کۆتایی بەرنامەکەمان دەچین یەک پرسیاری جدی ماوە دەمەوێت بەڕاستی ئەنجامی ئەو شاندە بزانم کە لە کۆمسیۆنی باڵا بژانەکانی عراقەوە لە ڕژاندا نزیکەوە تۆیان بینیوە هیچ گۆڕانکارێکی تازە هەیە چ زمانێتێکەیە کە ئەم جارە لەم هەڵبژارەتنا بەراورد بە پێش و مەجای فێڵ و گزی و ئەوانە کەم بۆتەوە یاخود تەزویرات کەم بۆتەوە زمانەت چییە چیان باس کردو لەگەڵ تۆ من ئومێد دەکەم کە ئەم جارە ساختەکاری زۆر کەم ببێتەوە وەڕێگری زۆری لێ بکرێ و دووپاتی دەکەمەوە ئەو بەشێکی پەیوەندی بە هاوڵاتیانەوە هەیە کە بچن کارتەکان وەربگرن و بچن دەنگ بدەن بەشەکەی دیکەش پەیوەندی بە بابەتە تەکنیشیەکانەوە هەیە کە ئێمە لە سەدانێکمان بۆ بەغدا کاتی خۆی لە خزمەت جنای مامۆستا عەلی باپیر کە بەڕێز سەرۆکی وەزیرانمان بینی مستەفا کازمی باسی کرد کە هێندێک ڕێکاریان گرتوۆتە بەر کە بۆ نهێشتنی ساختەکاری بۆ نمونە هەر لە بەرپرسی یەکەمەوە هەتا زۆربەی بەرپرسەکانی کۆمیسیۆنی باڵی هەڵبژارنی عراقیان گۆڕیوە ئەم پێمە هەنگاوێکی باش بووە چکە چەند ساڵ ئەوانە ماون لێندەر کە کەسێکی زۆر لە شوێنێکی ماوە هەمیشە مەجای گەندەڵی تێدا هەیە پاشان هێندێک ڕێکاریان گرتوۆتە بەر کە ئومێد دەکەم کە ساختەکاری بە ڕێژەیەکی زۆر گەورە کەم ئێوە پێی دڵخۆشم بە ڕێکارانە ئێستا گیراوەتە بەر بۆ نمونە وێرا ئێوە کە ئەمە دەنگدانێکی ئەلکترۆنیە و بە هەردە پەنجەیە و لێرە کە ئەم کەسە دەنگدەر کە دەنگ دەدا یەکسەر بە شێوەیەکی ئۆتۆماتیکی و بە ئەلکترۆنی لە بەغدا تۆمار دەکرێت و پاشان ئەوانەی کە چاودێری کانە سیاسیەکانن یا چاودێری سربەخۆن یا ڕێکخراوەکانن ئەوانە دەتوانن لە وێزگەیە کە بۆ نمونە 8 سندوقی لێیە دەتوانن ئینتیقائی بڵێن ئێمە حەز دەکەین ئەم سندوقە بەدەست بژمێرینەوە بۆیان هەیە دەیژمێرنەوە ئەگەر ئەمە لەگەڵ ئەو داتای کە داخل کراوە جیاواز بوو ئەوە هەموو بەدەست دەژمێردرێتەوە تێدەگەڕم چی ینی مەبەستمەوەیە بەڕاستی هێندێک ڕێکا گیراوەتە بەر زۆر تونترە دەکەوێتە سەر خەڵک کە دەنگ بدا و کارتەکانی وەگرێتەوە دەکەوێتە سەر چاودێری سیاسی چاودێریەکانی سیاسی کە چەند چاودێری و چاوتیژە و ئازا بە جورئەتە کە لێنەگەڕێ بەڕاستی کلێم پەیدا نەکات لێنەگەڕێ مەسەڵەن مەجال نەهێڵدرێتەوە بۆ ساختەکاری ئەم پێم وایە بەڵێ ئەمە ڕۆلی گرنگی دەبێت لەوەی کە ساختەکاری کەم بێتەوە و پشتیوان بەخوای گەورە
ئەو کاتەی خەڵکی دەردەچین نوێنەری خەڵک بێ. بەڵێ زۆر بەدەست مامۆستا سەرمەجید زۆر سپاس لەم بازنەی لەگەڵماندا بوو. سلامت یا سپاس بێ ئێوەش. سپاس میێنان تا ئێوەش کە تاس لەگەڵماندامانەوە تا بازنەیەکی دیکە و کاندێکی دیکە بە خۆتان دەسپێرین هەر شاد بن. زۆر سپاس مامۆستاگیان دەستی خۆش بێخۆ سەرکەوتوی چاوەکەی مامۆستاگیان سپاس بۆ ئەمە.